بینەرانی ئازیز ساڵێکی گەرمتان پێشکەش خۆشحاڵین کە هاتوونەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئێمە بینەران. ئازیزان سبەینێ دووشەمە هەشتی مانگی مارس ڕێکەوتی هەژدەی مانگی ڕەشەمە ڕۆژی جیهانی ژنە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و لەلایەن بەڕێوەبەرانی ئەو بەرنامەیەوە پڕ بەدڵ بەم بۆنەوە پیرۆزباییتان لێ دەکەین. بەشی زۆری بەرنامەی ئەم هەفتەیە مۆبینەرانمان بۆ پێشوازیکردن لەو ڕۆژە تەرخان کردووە کە وێڕای هاوڕێ هاوکارم ئەمیر پێشکەشتانی دەکەین. بەڵێ بینەرانی عزیز لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت هیوادارین کە لە هەر کوێیەک هەند ساغ و سڵامەت و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. مێژووی ڕۆژی جیهانی ژن هاوکاتە لەگەڵ خەباتی سیاسی و کۆمەڵایەتی دژی هەڵاواردنی ڕەگەزی و جنسی و چەوسانەوەی چینایەتی. ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتیە بۆ خەبات لە پێناو بەدیهێنانی مافی یەکسان و هەلومەرجی باشتر لە ژیانی ژناندا. هۆکاری دیاریکردنی ڕۆژی هەشتی مارس وەک ڕۆژی جیهانی ژن ڕێزلێنان بۆ لە بیرەوەری خەباتی ژنانی کرێکاری کارگای ڕستنی شاری نیویۆرکی ئەمریکا لە ساڵی 1950 بووە. هەلومەرجی دژواری کاری تاقەت پڕۆکێن و حەقدەستی کەمی کرێکارانی ژن کە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 لە وڵاتانی خاوەن پیشەسازی شان بەشان لەگەڵ پیاوان هاتبوونە بازاری کارەوە ئەوانی ناچار دەکرد ناڕزایەتی دەرببڕن و بێنە کۆڕی خەباتی یەکسانی خوازیەوە چه بە شێوازی ڕێکخراوی منەزەم یان نامنەزەم دژی ئەو چەوسانەوەیە. لەم ڕۆژەدا کرێکارانی ژن لە کارگای چنین و ڕستن دەستیاندایە مانگرتن بۆ نیشاندانی ناڕزایەتی بەرامبەر بە هەلومەرجی دژواری ئیش و خراپی حەقدەستەکانیان. بیرەوەری ئەم مانگرتنە لە لای کرێکارانی ئەم بەشەمایەوە و ناڕزایەتی گشتی لەم بارودۆخە لای ژنانی کرێکار بەرجەوان بووە. هەشتی مارسی ساڵی 1970 دوای نیو سەدە ژنانی کرێکاری کارگای ڕستن و چنینی کتان لە شاری نیویۆرک لە ساڵ یادی ئەو مانگرتنانە بەهۆی هەڵاواردن و هەژاری و گوشاری زۆری کار و حەقدەستی کەم دەستیاندایە مانگرتن. خاوەنکار و پاسەوانەکانی کارگا بۆ سەرکوتکردن پێشگرتن لە سەراسەری بوونەوەی لە ناو بەشەکانی تردا ئەو ژنە مانگرتوانە لە شوێنەکەی خۆیانیان دەست بەسەر دەکەن. بە هۆکاری نەزانراو ئاگل لە کارگاکە دەکەوێتەوە و تەنها ژمارێکی کەم دەربازیان دەبێت. 129 کرێکاری ژن لە ئاگردای گیانیان لەدەستا. لە ئوروپا دومین کۆنفرانسی سوسیالیستی نێونەتەوەیی ژنان کە بە بەشداری سەدان ژن لە 17 وڵاتی جیهانەوە هاتبوون بە پێشنیاری کلارا زێتکین ژنە سوسیالیستی ئالمانی لە 27 ئاگۆستی ساڵی 1910 لە کۆپنهاگ ڕۆژی هەشتی مارس دەستنیشان کرا و وەک ڕۆژی ژن بۆ بەرگری لە مافەکانیان بەگشتی لە بەرامبەر هەڵاواردنی جنسی دیاری کرا. یەکەمین ڕۆژی جیهانی ژن لە مانگی مارسی ساڵی 1911 لە دانمارک، ئەڵمانیا و نەمسا و سویسرا و ئەمریکا بەڕێوەچوو. بە هەزاران ژن بەشداری بەڕێوەچوونی ڕۆژی ژن بوون. سەرەکی ترین داخوازەکانیان ئەو کاتە بریتی بوو لە یاسایەک بۆ پاڵپشتی کرێکارانی ژن، مافی دەنگدان و بەشداری لە هەڵبژاردن، دژایەتیکردنی شەڕی ئەمپریالیزمی نێودەوڵەتی، حەقدەستی یەکسان بۆ ژن و پیا و لە کاری یەکسان 8 سەعات کارکردن، پشتگیری لە دایک و منداڵی ساوا و دیاریکردنی لانیکەمی حەقدەستەکان. ئەزمەی ئابووری گشتی جیهانی لە ساڵەکانی سیەکانی سەدەی ڕابردوو و هەروەها بەرزبوونەوەی هەڕەشەی فاشیزم لەم پەیوەندیەدا پرسی ژنان و دۆخی خەباتی ئەوانەی خستە پەراوێزەوە. لە نێوان دوو شەڕی گەورەی جیهانی بێجگە لەو داخوازیانەی کە پێشتر ئاماژەمان پێکرد، داخوازی مافی منداڵ لەباربردن و داکۆکی لە جایکان بوو بە زەرورەتێکی گەورە. خەبات بۆ لەباربردن بزوتنەوەیکی بەهێزی لێکەوتەوە. بەهۆی نالەباری بواری ئابووری ئوروپا ساڵانە نزیکەی 1 ملیۆن ژن ناچار بوون منداڵ لەباربرن لەبەر ئەوەی توانای بەخێوکردنیان نەبوو. کاریگەری خراپی نایاسایی بوونی منداڵ لەباربردن و بەڕێوەچوونی ئەم کردەوەیە بە شێوەی نایاسایی و دوور لە چاوەدێری تەندروستی لە ساڵی 1931 بە تەنها لە ئاڵمان 44,000 ژنی کردە قوربانی. لەلایەکی ترەوە کێشەی نایەکسانی ژن و پیاو لە بەرامبەر کاری یەکسان
کەمکردنەوەی سەعاتی کار دابەزاندنی نرخی شتەمەک و هێتر داخوازیەکانیان بوو کە بۆ ئەمڕۆی ئێمەش نامونی. باتنە سەرکاری دەسەڵاتی دیکتاتۆر و فاشیست لە ئاڵمان و قەدەغەکردنی هەر جۆرە ڕێکخراوی مخالف دەرفەتی بەرپاکردنی ئەم ڕۆژەی دژوار و ناممکن کرد. لە دوای شەڕی جیهانی دووەم لە وڵاتانی ئوروپای ڕۆژاوا لە ساڵی 1946 بۆنێ 8 مارس بەڕێوە چوو لەم وڵاتانە بەڕسمی لەلایەن دەوڵەتەوە شکۆدار بەڕێوە چوو وەک نیشاندانی خەمخۆری بۆ کێشەکانی ژنان. ئێستا 8 مارس لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا هەموو ساڵی شکۆدار بەڕێوە دەچێت و وەک ڕۆژی ناڕزایەتی گشتی با بندەستی و توندوتیژی بەرامبەر بە ژنان وەک هەروەها ڕێزگرتن لەو کەسانەی کە ئاگری ئەم خەباتیان هەڵگریسان بۆ باشکردنی دۆخی ژنان. دەستکەوتەکانی دوودەی ڕابردووە پێشڕەوی بۆ چەسپاندنی یەکسانی هەمەلایەنە بۆ سەپاندنی مافە سەرەتایی و ئینسانیەکانی ژنان کەم نین. لە زۆربەی وڵاتانی جیهان مافی دەنگدان و بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن و بەشداری هەڵسوڕانی سیاسی و کۆمەڵاتی بەڕسمی ناسرا. هێشتا لە زۆربەی وڵاتانی جیهان لە چوارچێوەی خێزان کۆمەلگا ویان شوێنی کار ژنان ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. یاسای مەسەبی پیاوسالاری دژی ژن لە زۆر وڵاتانی دواکەوتی جیهان ژنان ئازار دەدات و کاری پێدەکرێت. هێشتا لە پێشکەوتوترین وڵاتانی جیهانیش هێزی کاری ژنان بەرامبەر بە کاری یەکسان لەگەڵ پیاوان هەرزانترە. ڕێژەی داهاتی ژنان زۆر کەمترە بە بەراورد بە پیاوان. 3 لەسەر 4 نەخوێندەوارەکانی جیهان ژنانن. ژنان و منداڵان گەورەترین قوربانی ئاوارەی شەڕەکانن. دیاریکردنی جلوبەرگ بۆ ژنان حیجابی زۆرەملێ، قاچاق، کڕین و فرۆشتنی ژنان، دەستڕێژی سێکسی و جەستەیی، توندوتیژی و تەرۆر لە ژێر نامووی ناموس و شەرەف و زۆر شتی تر نمونەی بندەستی ئاشکرایە کە ڕۆژانە وەک دیاردەی ئاسایی دژی ژنان بەڕێوە دەچێت. زیاتر لە 100 ساڵ بەسەر مێژووی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژن تێدەپەڕێت، بەڵام هێشتا هۆکار زۆرن بۆ ژنان و پارێزەرانی مافەکانی ژنان. لەم ڕۆژەدا لەسەر تاسەری جیهان بێ لە مەیدان بۆ بەرگریکردن لە مافە سەرەتایەکانیشیان. Karwani şorjda jwe, hastım jinani
ژنان لە کوردستان لەلایەکەوە لە سەرەتاییترین مافی ئینسانی خۆیان بێبەشکران و لەلایەکی دیکەشەوە لە هاوسەنگێکی نالەباردا دەستوەیەخەی ستەمکاری و نایەکسانی بوونەتەوە. بەڵام ئەوەی بەڕوونی دەبیندرێ ئەو ڕاستیە کە ژنان ئەمڕۆ ئیتر ئەو بوونەوەرە ژێر دەستە و بێت دەسەڵاتە نین کە هەرچی نظامی حاکم بیهەوێت، هەرچی کۆنەپەرستی بیهەوێت، هەرچی نظامی پیا و سالار ئیرادە بکات بێدەنگ بە سەریاندا تێپەڕ بێت و سەریان بۆ بارودۆخێکی دژوار کە تێدا دەژێندا دانوان بێت. ئەمڕۆ ئیتر لە کوردستان و لە هەموو ئێران هیچ ڕێکخراوێکی ئیسلامی ئۆپۆزیسیۆنی ڕژیمیش بێت ناتوانێت پێگەی جەماوەری لە ناو ژنانی ئەو وڵاتت هەبێت، چونکە ئەوەی کە ژنانی ئێران لەم ساڵانەدا بەدەست نایەکسانی و هەڵاواردن و ستەم بەدەست ڕژیمی ئیسلامی بەسەریان هاتووە مەجالی بۆ هیچ چەشنە خوشباوەڕیەک بەوەها هێزگەلێک نەهێشتوەتەوە. لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئەم ڕژیمە چی لە توانایدا بووە دژ بە ڕەگەزیشن بەکردەوە بەڕێوەی بردووە و تەنانەت بەرگی یاساییشی کردووەتە بەر. سەرەتاییترین مافەکانی ژنان وەکو مافی جیابوونەوە و تەلاق، مافی سەرپەرستی منداڵان، مافی یەکسان لە میرات وەرگرتن، مافی سەفەرکردن، مافی هەڵبژاردننی جلوبەرگ، مافی هەڵبژاردننی بابەتی خوێندن، مافی دادوەری و قزاوت، مافی هەڵسوکەوتی ئازادانە و سەربەز لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بێبەشکراون. جیاکردنەوەی ڕەگەزی لە هەموو ناوەندەکانی کۆمەڵایەتی تەنانەت لە دامەزراوەکانی فێرکردن و بارهێنانیشدا بە توندی بەڕێوە دەچێت. بێدادگاکانی کۆماری ئیسلامی بەردەوام سزای نامرۆڤانە بەسەر ژنانی خەباتکار و خۆڕاگر و ئازادەدا دەسەپێنن. ئەم ڕژیمە هەر کاتویستویەتی کۆمەلگا بە گشتی بە ژن و پیاوەوە چاوترسن بکات پەلاماری بۆ ژنان بردووە، هێرش بۆ سەر ئازادی و مافە سەرەتایەکانی ژنان بۆتە ئامرازی تۆقاندنی سەرجەم کۆمەلگا. کۆمەلگای کوردستانی ئێران بە ژن و بە پیاوەوە ماوەی 42 ساڵە بەرامبەر بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی مقاومەت دەکات. لەم ناوەندەدا بێگومان بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان بەرهەمی حوزوری چالاکانی ژنان لە هەموو مەیدانەکانی ئەو بزوتنەوەیدا بووە. ژنان لە هەموو بوارەکاندا بڕبڕەی پشتی خۆڕاگری بوون و بەرامبەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی وەستاون. ئەوان هاوکات لەگەڵ دیفاع لە مافی پێشلکراوی خۆیان شان بەشانی پیاوان لە خەباتی پێشمەرگانەدا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە هەموو ناڕزایەتی دەربڕینێکدا حوزوریان هەبووە. لە مدەستگا پانوبەرینەکانی بڵاوکردنەوەی خورافە و دواکۆتویی هەر بە تەنها خۆی مەیداندار نەبووە، بەڵکو لە بەرامبەریدا حرەکەتی وشیارانە و سەنگەر بە سەنگەری فەرهەنگی پشکەوت و یەکسانی خوازانە لە جەریاندا بووە. ئەو خۆڕاگریە یەکێک لە دیمەنەکانی شکۆداری بزوتنەوەی شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستان بووە. لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوراوانی ناوەی وڵات پامێکمان پێگەشتووە کە لە کۆڕ و کۆمەڵەکاندا بەبوونی ڕۆژی جیهانی ژن خوێندراوەتەوە. لەم بەشە لە بەرنامەکەماندا دەقی ئەو پامەتان بۆ دەخوێنینەوە. 8 مارس ڕۆژی جیهانی ژنە. ئەم ڕۆژە شکۆدارەتان لە پیرۆز بێت. با لەم ڕۆژەدا پەیمان نێبکەینەوە کە بە هەموو تواناوە بەگەشت یەکێک لە دزێوترین و نائینسانیترین ستەمکاریەکانی ئەم سەردەمە بچین. ئەو ستەمەی کە ئەگەرچی پاشماوەی دنیای کۆنا، بەڵام ئەمڕۆکە نظامی شەوسەنەری سەرمایهداری پارێزەریەتی و هەر ئەو ڕاستیە خەباتی ژنانی بەکردەوە بە خەباتی خەڵکی شەوساوە و ستەم لێکراو گرێداوە. ئازیزان، بێبەشیەکانی ژنانی ئێران سنوورێکیان نییە. چی یاسایی ئەو وڵاتەیە هەمووی بنەماکەی لەسەر ئەساسی دژایەتی لەگەڵ ئینسانی ژن داڕشراوە. زیاتر لە 80% ژنانی ئامادە بەکاری ئێران سەرقاڵی کاری ناوماڵن. لەناو باقی ژنانی دیکەی ئامادە بەکاریشدا ڕێژەی بێکاری لە 150 بۆ سەرەوەیە. ئەوانش کە کار دەکەن هەقدەستێکی یەکسان بە قەدەر پیاوان بۆ کاری یەکسان وەرناگرن. ژنانی کرێکاری بێ حەقدەستی ناوماڵ ڕێژەیان لە 30 ملیۆن بۆ سەرەوەیە. ئەگەرچی کێشەی نایەکسانی ژن و پیا و کێشەیەکی هەمەلایەنی گشتیە، بەڵام لەم ناوەشدا ئەوە ژنانی کرێکار و زەحمەتکێشن کە زیاتر لە هەموو چین و توێژەکانی دیکە بەدەست ئەم ستەمکاریەوە ئازار دەبینن. تەنیا ڕووناکاییەک کە ئەو بارودۆخە بۆ ژنانی ئێران قابلی تەحمل کردووە، ئەو واقعیەتەیە کە ژنانی ئەو وڵاتە لە جەرگەی ئەو هەموو ئێش و ئازارەدا کۆڵیان نەدا و سەری تەسلیمیاندانە نواندووە.
مقاومەت لە هەموو ئاستێکدا بەشێکی حاشا هەڵنەگر لە واقعیەتی ژیانی ژنان لەو کۆمەلگایەدا بووە. بەخۆشیەوە ئەمڕۆ ژنانی کوردستان و ئێران بەرامبەر بەو بێمافیانەی کە بەسەریاندا سەپاوە تەسلیم نەبوون. خەبات و مقاومەت لە هەموو بوارەکاندا بەردەوامە، بەڵام سەرکەوتنی ئەو خەباتە لە گرەوی ئەوەدایە کە هێزی کۆمەڵایەتی ژنانی ستەملێکراو و وشیار ڕێک بخرێت. دابوو نەریت و دەسەڵات بە هێزی کۆمەڵایەتی تایبەت بە خۆیان پێش ئەسوورن. کەوایە بۆ پاشەکشەکردن بە هەمووی ئەوانە پێویستە ژنانیش هێزی خۆیان لە ئاستی کۆمەڵایەتیدا. هەروەها لەم گزارشەدا هاتووە ئامادەبوانی بەڕێز. ئێمە کە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە لەو دەرفەتە کەڵگوەردەگرین و لانیکەمی خواستەکانی خۆمان کە خواستی هەموو ژنانی کۆمەلگای ئێمەن بەم شێوەیە ڕادەگەێنین. ئێمە بەش بە حاڵی خۆمان بەڵێن دەدەین بە هەموو تواناوە بۆ دابینکردنیان تێبکۆشین. ئێمە خوازیاری دابینبوونی مافی ئینسانی بەرامبەر بۆ تواوی ژنان و پیاوان لە ئاستی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگین. ئێمە هەر جۆرە یاسایەکی دژ بە ژن ویان ئەو یاسایانە کە لەسەر بنەمای ڕەگەزیدا ڕێژراون و ژن لە مافە سەرەتاییەکانیان بێبەش دەکات مەحکوم دەکەین. مافی پێکێنانی ڕێکخراوی سربەخۆی ژنان و هەر ڕێکخراوێکی پێشکەوتی خوازی مەدەنی دەبێ بە ڕەسمیەت بناسرێت و جێبخرێت. ئێمە خوازیاری حەقدەستی یەکسان بۆ کاری بەرامبەر بۆ ژن و پیاوین. هەر جۆرە جیاکردنەوەیکی ژنان و پیاوان لە کۆبوونەوەکان و شوێنە گشتیەکان دەبێ قەدەغە بکرێت. داسەپاندنی هەر جۆرە توندوتیژێکی دش بەژن لە ئازاردانی جنسیەتیەوە بگرا هەتا لێدان سوکایەتی پێکردن و جنەوە پێدان بە ڕەفتاری نامرۆڤانە دەزانین و ئەو کردوانە دەبێ وەکو تاوان بناسرن و سزای شایستەی خۆیان وەربگرن. ئازادی و هەڵبژاردن بنەڕەتی تەرین مافی ئینسانە و داسەپاندنی هەر جۆرە گوشارێک بۆ نمونە ئیزدواجی زۆرەملێ، زۆری زەوجات، ئیزدواجی ژێر 18 ساڵ دەبێ قەدەغە بکرێت. فەرهەنگی پیاوسالار دیاردێکی نامرۆڤانەیە و دەرەنجامەکانی ئەو بۆ نمونە قەتڵە ناموسیەکان بە جنایەت دەژمێردرن و کەسانێکیش کە دەبنە هۆی ئەو کارە دەبێ بە پێی یاسا ئینسانیەکان محاکمە بکرێن. دیاردەی ژنان و منداڵانی خیابانی و بێشناسنامە یەکێک لە ئاکام و دەرەنجامەکانی نظامی سەرمایەداریە و بەهرەمەندبوونی منداڵان لە ژیانێکی سالم یەکێک لە مافە سەرەتاییە حاشا هەڵنەگرەکانیە. سیغە شکلێک لە لەشفرۆشیە و دەبێ قەدەغە بکرێت. ژنان دەبێ لە ئازادی هەڵبژاردننی جلوبەرگی خۆیان مافی مسافرەتکردنی ئازاد، مافی خوێندن، هەڵبژاردننی شۆغڵ، هەڵبژاردننی هاوسەر و باقی مافە سەرەتاییەکانیان بەهرەمەند بن و هەر جۆرە پوششێکی ئەجباری لە جۆری چارشێ و ڕووسەری و ئەم شتانە قەدەغەیە. کاری ناوماڵ وەک شوغڵێک بە حیساب بێت و ژنانی ماڵدار دەبێ لە لایەنگەری و پشتیوانی ناوەندە کۆمەڵایەتەکان و مافی بیمە و تەمینی ئیجتیماعی بەهرەمەند بن. جارێکی دیکە 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ پیرۆز بێت. بینەرێکی ئازیزمان بە نازناوی ئاوات لە نامەیەکدا سەبارەت بە ڕەوتی ئیخوان الموسلمین پرسیاری کردووە کە ئەمەش بە کورتی وەڵامەکەیەتی. حرەکەتی ئیخوان الموسلمین دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم لە وڵاتی مسرەوە شکلی گرت. ئەم حرەکەتە لە سەرەتا مقاومەتێک بوو بەرامبەر بە ڕەوتی ئیلمانیەت کە سەرچاوەکەی لە فەرهەنگی وڵاتانی ڕۆژاوە هاتبوو. بەڵام ئەم حرەکەتە وردە لە سیاسەت نزیک بووە و بەپێی بەرژەوەندی ڕێبەرانی ڕێبازی سیاسی خۆی دیاری کرد. بریتانیایەکان کە ئەو کات کاناڵی سۆئیزیان بەدەستەوە بوو لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازانە و دژی ئیستعماری بەرەوڕوو بوون بۆ لاوازکردنی ئەو بزوتنەوەیە زۆرترین کەڵکیان لە حرەکەتی ئیخوان الموسلمین وەرگرت. لە ساڵەکانی سەرەتای پێکهاتنی ئیخواندا ئەم ڕێکخراوەیە لە کۆمەک و یارمەتی مادی بریتانیاییەکان بەهرەمەند بوون. پرسیار ئەوەیە بۆچی بریتانیاییەکان ئەو یارمەتیان بە ئیخوان دەدات؟ وەڵامەوەیە چونکە ئەوان لە بوونی ئیخواندا ئەو زەرفیەتیان دەدەیت کە دەیتوانی لەمپەرێک بێت بەرامبەر بە ناسیۆنالیزمی ڕوو لە گەشەی عەرەب کە دژایەتی لەگەڵ دەسەڵاتی بریتانیەکان لە کاناڵی سوئیزیان دەکرد و
بەرامبەر ڕەوتێکی سیاسی و کۆمەڵایەتی چەپکە لەسەر هەڵداندا بوو. ئیخوان الموسلمین بە منطقی ئیسلامی خۆیان دەکرێت بە منافق ناویان لێبەرین، چونکە ئاینی ئیسلام لەگەڵ بەرژەوەندیەکانی سیاسی خۆیان دەگونجێنن، چونکە ئیدعای دموکراسی دەکەن. لە حاڵێکدا چەمکی دموکراسی یەکێک لەو بابەتانەیە کە لەگەڵ ئایدیۆلۆژی مەسەبی بەگشتی و ئایدیۆلۆژی ئیسلامی بە تایبەتی ناتەبەیە. ئەوان ئەگەر ڕووکەشی دموکراسی بەسەر بیر و بۆچوونەکانیاندا دەکێشن بۆ ئەوەیە لەم قۆناغەدا بەدەسەڵات بن. بەم جۆرە دەتوانین بڵین ئەوان نە لەگەڵ ئاینەکەی خۆیان و نە لەگەڵ خەڵک ڕاستگۆنی. ئیخوان الموسلمین لە هەمان کادا کە بە ئایدۆلۆژیەکی دیاریکراوە پشت ئەستورە سەرهەڵدانی لە دەورێکی دیاریکراودا کاردانەوەی کشمەکشەکانی سیاسی و کۆمەڵایەتی ناوخۆی وڵاتی مسرە. ئیسلام وەکو ئاین لە ناو کۆمەلگای مسردا بوونی هەیە، ناوەند و دامەزراوەی تایبێت بەخۆی هەیە، بەڵام سەرهەڵدانی خەت و ڕێبازێکی سیاسی لە ژێر چەتری ئەم ئایدۆلۆژیەدا وەڵامدانەوەیە بە پێویستیەکە لە کات و شوێنی دیاریکراودا هاتووەتە گۆڕێ. بۆ نمونە کاتێک کۆمەلگا تووشی قەیران دەبێ و جەماوەری خەڵک هەوڵ دەدەن بەدیل بدۆزنەوە، حیزبێکی ئیسلامی بە بەرنامە و ئامانجی سیاسی خۆی دێتە سەر ڕێگایان و ئەوانیش لە دەوری کۆدەبنەوە. شۆڕشی ئێران نمونەیەکی زیندوی ئەو بابەتەیە. ئەگەر بەشێک لە خەڵک دەکەونە شوێن حیزبێکی ئیسلام گراوە، پێش ئەوەی بە عشقی ئیسلام ئەو کارە بکەن، بەهۆی بەرنامەی ئەو حیزبە یان بەهۆی تەسەور و تەوەهومێک کە لە ڕوانگەی خۆیانەوە لە بەرنامە و ئامانجی ئەو حیزبە هەیەە دەکەونە شوێنی. ئەگەر وانە بێت چۆن لە شوێنێکی وەکو کوردستانی عێراق کە زۆربەی خەڵکەکەیشی باوەڕیان بە ئیسلام هەیە، حیزبە ئیسلامیەکان کەمایەتیەکی بچووکی ناو ئەو کۆمەلگایەن. یان لە کوردستانی ئێران لەگەڵ ئەوەشدا کە بەشێکی زۆر لە جەماوەری خەڵک پابەندی ئاینە ئیسلامن، کەچی دەبینین کە ڕێکخراوە ئیسلامیەکان و سەلەفیەکان و لایەنگەرانی کۆماری ئیسلامی لەو پەڕی لاوازی و بێبنەماییتان. بۆچی هەمووی کۆمەلگا ئەگەر بە ئیسلامی پێناسەیان بکەین ناکۆنە شوێنیان؟ بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەوەی کە ئیخوان الموسلمین هیچ پرۆژە و ڕێگایەکی جیاوازیان بۆ باشترکردنی ژیانی ئابووری کۆمەلگا پێنیە و لەم بوارەدا و لە باشترین حاڵەتی خۆیاندا تەنیا بەرنامەی ئابووری ڕژیمەکانی پێشوو پێڕەو دەکەن، زۆرتر لەوەی کە گەلێک کەس چاوەڕوان دەکەن جێگە و پێگەی خۆیان لە ناو کۆمەلگادا لەدەست دەدەن. جەماوەری خەڵک بۆ ئیسلامەکەی خۆیان مزگەوتیان هەیە و کەس لێ سەوت نەکراون، بۆیە دەکەونە شوێنی حیزبێکی ئیسلامیەوە کە نانێک بخاتە سفرەیانەوە و ئازادیەک کە لیان سۆت کراوە بۆیان بگەڕێتەوە، کە لە هیچ کام لەم بوارەنەدا ئەوان قسەیەکیان بۆ کۆمەلگا پێ نییە. زۆر بەداخەوە ڕۆژی پێنجشەممە حوتی مانگی ڕەشەمەی 1392 هەتاوی کاک جەبار عەزیزی تێکۆشەری سیاسی و کەسایەتی چەپ و سیمای ناسراوی ناوچەی مەریوان لە تەمەنی 65 ساڵیداوە بەهۆی نەخۆشیەوە دڵە گەورە و پڕ لە هیواکەی بۆ هەمیشە لە لێدان کەوتوو بەجێی هێشتی. کاک جەبار ساڵی 1334 هەتاوی لە مەریوان لەدایک بووە. هەتا قۆناغی کۆتایی دەبیرستان هەر لە مەریوان خوێندوێتی و پاشان بۆ درێژەدان بە خوێندن چۆتە دانیشتسەرای تەربیەت معەلم لە بەندەرعەباس. کاک جەبار عەزیزی لەو سەردەمەداوە لە دانیشتسەرا لەگەڵ ڕەوتی چەپ و سوسیالیستی ئاشنا دەبێ و بەهۆی ئاشکرابوونی هەڵسوڕانی سیاسی لەگەڵ یەکێک لە ڕێخستنە نهێنیەکان لەلایەن ساواکی ڕژیمی پەهلەویەوە بۆ ماوەی 6 مانگ بەبێ سەر و شوێنی لە گرتوخانی ساوانگ لە زەنجان دەست بەسەر دەکرێت. کاک جەبار پاش ئازادبوونی لە زیندان دەبرێتە دەورەی زۆرەملەی سەربازی و پاش تەوابوونی سەربازەکەی سەرەتا لە ئاوایی بێساران و دواتر لە دەبیرستانی فەروغی مەریوان دەبێتە مامۆستا. لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران لە دژی ڕژیمی پەهلەوی و ئازادبوون و ئاشکرابوونی هەڵسوڕانی حیزب و لایەنە سیاسیەکان کاک جەبار دەبێتە لایەنگری چریکە فیدایەکان. کاک جەبار عەزیزی بەهۆی هەڵسوڕانی سیاسی لە کوردستان مەجبور دەبێ مەریوان جێبێڵێ و بە ماڵ و منداڵەوە لە شاری بەندەرعەباس نیشتەجێ دەبێ و لە هەموو ئەو ساڵانەشدا ماڵی کاک جەبار لە بەندەرعەباس شوێنی حەوانەوە و مانەوەی ئەو تێکۆشەرانەی کورد بوو کە بۆ ئەو ناوچەیە دوورخرانەوە لەبەر هەڕەشە و مەترسی دەست بەسەربوونیان لەلایەن دەستگا ئەمنیەتیەکانی ڕژیم خۆیان هەشار دەدا. کاک جەبار ئەندامی بنەماڵەیەکی تێکۆشەر و ناسراوی ناوچەکە بوو و هاوڕێ فایق عەزیزی
تێکۆشەری خۆشەویست و ناسراوی کۆمەڵە و برای کاک جەبار لە ڕیزی ئەو نوە تێکۆشەرەی شاری مەریواندا بوو کە بە بڕیاری خەڵخانی جەنایەتکار تیرباران کرا. بێگومان لە دەستچوونی کاک جەبار عەزیزی خەسارێکی گەورەیە بۆ بزوتنەوەی چەپ و ئازادی خوازانی کوردستان. ئێمە بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکار و دۆستانی کاک جەبار و هەموو تێکۆشەرانی دیرین و خەڵکی تێکۆشەری مەریوان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی کاک جەبار عەزیزی بەرز و بەڕێز بێ. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی دووشەمە 4 ڕەشەمەی ساڵی 1399 هەتاوی کاک عەبدولقادر چاوە باوکی هاوڕێی گێمبەکردووی کۆمەڵە ڕەحمان چاوە لە سەرچنار سەربەچۆمی مەجیدخان ماڵاوایی لە ژیان کرد. کاک عەبدولقادر چاوە باوکی هاوڕێ ڕەحمان چاوە لە سیما ناسرا و خۆشەویستەکانی کۆمەڵە و کادرێکی لێهات و پێشمەرگێکی فیداکاری کۆمەڵە بوو کە لەلایەن دەستگا ئەمنیەتەکانی دەسەڵاتی تورکیەوە ڕادەستی ڕژیمی کۆماری ئیسلامی کرایەوە و بەداخەوە لە ساڵی 1367 هەتاوی لە بەندیخانەی ورمێل سێدارەدرا. کاک عەبدولقادر وەک گەورەی ئەو بنەماڵە تێکۆشەرە کەسایەتیەکی ناسرا و جێگەی متمانە و باوەڕپێکراوی خەڵکی ناوچەکە بوو. بەداخەوە ڕۆژی دووشەمە 4 ڕەشەمە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی گەورە و بەڕێزی چاوە بەتایبەت و خەڵکی سەرچنار و چۆمی مەجیدخان بەگشتیەکەین و خۆمان بە شەرێکی خەم و پەژاریان دەزانین. یادی ئازیزیان بەرز و بەڕێز بێت. یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێمانی هێشت. زۆر بەداخەوە ڕۆژی چوارشەمە 13 مانگی ڕەشەمە دایەتەلە شەریفی دایکی هاوڕێی گیانبەختکردووی ناوڕیزەکانی کۆمەڵە عومەر ئیسماعیلی و هەروەها خوشکی هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵە مام ڕەحمان شەریفی لە شاری دیواندەرە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و مەڵاوی لە ژیان کرد. دایەتەلە کەسایەتێکی خۆشەویست لەو دایکە سەبورانە بوو کە سەرڕای هەڵگری کۆسپ و غەمی لە دەستانی ئازیزەکانی لەنێو بنەماڵەکەیدا نمونەی سەبووری خۆراگری و ئارامی بوو کە بەداخەوە ڕۆژی چوارشەمە 13 ڕەشەمە بوو هەمیشە بەجێمانی هێشت و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو بنەماڵەی ئیسماعیلی و شەریفی بەتایبەت کوڕەکان و کچەکانی دەکەین. یادی دایەتەلە بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی یەکشەمە 11 ڕەشەمەی ساڵی 99 هەتاوی کاک حەمەدساڵح حەیدەری ناسراو بە حەمەدساڵە بەگ باوکی هاوڕێی گیانبەختکردوو محەممەد حەیدەری لە شاری مەریوان ماڵاوایی لە ژیان کرد. کاک حەمەدساڵە کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شاری مەریوان بوو. کاک حەمەدساڵە باوکی هاوڕێی گیانبەختکردوو محەممەد حەیدەری یەکێک لەو پێشمەرگە فیداکار و جەسوورانە بوو کە لە پێناو ڕێگای ئازادی و بزوتنەوەی شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستان گیانی ئازیزی بەخت کرد. بەداخەوە کاک حەمەدساڵە بەهۆی تەمەنی زۆر و بەساڵەچووی بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی کاک حەمەدساڵە و هەموو خزم و دۆستان و بەتایبەت خەڵکی مەریوان دەکەین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە شەوی دووشەمە 11 ڕەشەمەی 1399 هەتاوی هاوڕێ ڕەسوڵ عەزیزی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و زیندانی سیاسی بەهۆی نەخۆشی و لە تەمەنی 62 ساڵیدا لە نەخۆشخانەی شاری بۆکان ماڵاوایی لە ژیان کرد. کاک ڕەسوڵ پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و کەسایەتێکی خۆشناو و خۆشەویستی تورجان و دەوروبەر بوو. دوای شەهیدبوونی براکەی هاوڕێ کەریم عەزیزی ناسراو بە کەریم تورجان، کاک ڕەسوڵ بە ئامانجی بیر و باوەڕ بە ڕێبازی ئازادی و یەکسانی چەکی پڕ لە شانازی کۆمەڵەی لەشان کرد و ماوەی چەند ساڵ پێشمەرگە بوو.
هەلومەرجی نالەبار و دەستکورتی بنەماڵە و فشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەیان کاگڕسوڵی ناچار کرد بگەڕێتەوە بۆ بۆکان. گەرچی گەڕانەوە بۆ کاگڕسوڵ زۆر دەژوار و ناخۆش بوو، بەڵام بۆ یەک چرکە ساتی ژوورەی شۆڕشگێڕانەی دانەبەزی و خۆشەویستی ڕۆژ بە ڕۆژ لە ناو خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا زیادی دەکرد. بەداخەوە نەخۆشی لەوە زیاتر مەجای بە ژیانی نەدا و بۆ هەمیشە ماڵاوی لێکردین. تەرمی ئەو هاوڕێ ئازیز و تێکۆشەرە سیاسیە لە نێو خەم و پەژارەی بنەماڵە دۆستان و ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی شاری بۆکان سەرڕای نەخۆشی کۆڕۆنا لەو شارە ئەسپەردەی خاکرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلویزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە کە سوکار و دۆستانی کاگڕسوڵ بە تایبەت لە دایە نازاری عەزیز، کاک بەکرا، خوشکەکانی، هاوسەری بەڕێزی دادە حەلیم و کوڕەکانی ئاسۆ و هێمن و هەژار دەکەین وا شەریکی ئەو خەمە گەورەیانی. یادی عەزیزی کاگڕسوڵ و هەموو هاوڕێیانی گیان بەخت کرد و بەرز و بەڕێزبێت. بینەرانی ئازیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی ئێمە بینەران. زۆر سپاس بۆ ئەوەی تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامە و ئیمێل و پەیوەندەکانی تەلەفۆنی ئێوەی ئازیزین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆندان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و سەرکەوتوو بن ماڵەوە.